هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردانمان بکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بە ناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە بەرنامەیەکی نوێی گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئامادە دەبم. ئازیزانم ئەمڕۆ باسکردنەکەمان باسێکی تێروتەسەل دەبێت لەسەر بێهیوابوونی مانچستەر یونایتد بە ڕێژەیەکی زۆر لە گەشتنی بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و ئەگەری بەردەوامبوونی ڕۆناڵدۆ ئایا وەرزی داهاتوو ڕۆناڵدۆ لە چامپیۆنز لیگا دەبینین یاخود نا، و هەروەها باسکردن دەبێت لەسەر ڕکابەری خولی ئیسپانی و بە تایبەتی سەرکەوتنی شەوی ڕابردووی ڕیال مەدرید و لە هەمان کاتدا یاری نێوان بەرشلۆنە و ئیشبیلیەوە ڕکابەرەکانی خولی ئیتالی کە ئەمڕۆ دوو یاری گرنگ لە نێو خولی ئیتالی ئەنجام دەدرێت کە ئەویش ڕوبەڕووبوونەوەی ئەتلەنتا و ناپۆلیە و هەروەها یەکیشی دیکە لە ڕوبەڕووبوونەوەکان ڕوبەڕووبوونەوەی دێربی ئیتالیا لە نێوان یۆڤانتۆس و ئینتەر میلان و دەتوانن ڕاستەوخۆ بینەری بەرنامەکەش بن لە پەیجی تایبەتی پام سپۆرتەوانی وەرپرسیار و سەرنجێکتانە بوو سەبارەت بە بەرنامە ئەمڕۆ ئێمە لێرەوە تاوتوی دەکەین. سەرەتا دەمەوێت باس لەوە بکەم کە وەک لای هەمووتان ئاشکرا یاری نێوان مانچستەر یونایتد و لیستەر سیتی با یەکسانبوون با گۆڵێک بۆ هەر لایەکیان بە کۆتات. دەمەوێت سەرەتا پێکەوە هەر لە سەرەتای ڤیدۆکە و بینەری یاری نێوان مانچستەر یونایتد و لیستەر سیتی بین. پاش بینینی ڤیدۆکە ئێمە شیکارەکەمان دەکەین. ئەمە دیمەنەکانی ئەو یاریەیە کە یەکەم هێرشی یاریەکە بۆ برۆنۆ فەرناندێز بوو، بەڵام کاسمەر شمایکڵ لێدانەکەی جێڕایەوانێ. زیاترەوەی کە مانچستەر یونایتدی لەم یاریە پێ دەرکەوت هەوڵی دەدا لە هێرشی هەڵگەڕاوانێ زەخت لەسەر لیستەر سیتی دروست بکات. جارێکی دیکە بەرگریکارانی مانچستەر یونایتد کەوتنەوە هەڵا، وەک دەبینین کلی هێناچۆی نەیجیری توانی سەرکەوتوانە گۆڵێک بۆ مانچستەر یونایتد تۆمار بکات. دیقەت بدەن لەم هێرشە کە کاتێک مانچستەر هێرشێک دەخات ئەلێرەدا بۆستێ سەریکەن. ئەلێرەدا دیسان و بەرگریکارانی مانچستەر یونایتد کەوتونەتەوە هەڵا کە بەرگریکارانی ڕیال مەدریدیش کەوتونەتەوە هەمان هەڵا. دیقەت بدەن لێرەدا دالۆت بەبێ یاریزان ماوەتانە بەبێ هیچ ڕکابەرێکی بێ هیچ ینی هیچ مەترسیی لەسەر نییە وەستانێکی ئەڵەیەیە. هاری ماگوایر لەگەڵ ڕکابەری خۆیەتی کە پێما بێ مادیسۆنە لێرەدا یا مادیسۆن یا بارنەسە لەویاکە لەگەڵی داوەستاوەری ماگوار ئەوەیە مێنێتەوانێت چ ڤاران چ تیلێس هیچ خوێندنەوەییان بۆی ناچۆنیە، تەنها تەرکیزیان لەسەر تۆپە هیچ وردەکارییان لەبارەی ئێناچۆنیە کە بزانن مەرکەزی هێناچۆ لەکوێ. واتە جارێکی دیکە بەرگریکارانی مانچستەر یونایتد لە کاتی وەستانەوەیاندا ئەگەر چی چەندین یاریە ئەم پێگاتەیە پێکەوە یاری دەکەن کەوتنەوە بارێکی هەڵە. با ڤیدۆکە بەردەوام بێ. وەک دەبینن بەم شێوێ بەرگریکارەکان کەوتنە هەڵەوە. ئەلێرەدا ئێناچۆ توانی گورزی خۆی بۆ شوێنێ گۆڵی یەکەم بۆ لیستەر سیتی. ڤیدۆکە با بەردەوام بێ گۆڵی یەکەم بۆ لیستەر سیتی تۆمار بکات کە ئەمەش گۆڵی پێشکەوتن بوو، بەڵام وەڵامی مانچستەر یونایتد لەم یاریەدا خێرا بوو. کاتێک وەڵامی مانچستەر یونایتد لەم یاریەدا خێرا بوو کاتێک توانیان لە ڕێگەی فرێ داوانێ ئەنجامەکە یەکسان بکەنەوە.
ئەمەوێ ئاماژە بۆ بدەم ئەمڕۆ یەکەم کۆمنتی شیکاری وەرزشیش یەکەم کۆمنتێکی تایبەت بە یاریەکانی ئەمڕۆ دەتوانێت بێتە براوەی خەڵاتێک کە پێشانگای سپۆرتێک دابینی دەکات. زۆر باشە ئاکۆ کۆمنتەکەی نووسیۆ گرافیکی تایبەت بە مانچستەر یونایتد دەمبەنێ ئەمێ دو قسە لەسەر مانچستەر یونایتد بکەم دواتر لەگەڵ کارەکانیان زانم تا چەند هەڵدەدرێ بۆی کە هەڵبدا. مانچستەر یونایتد وەک دەبینن لەم یاریەدا ڕێژەی کۆنتترۆلی تۆپی بە شێوەیەکی بەرچاو بوو 54-46 لێدانەکانی یەکسان بوون هەردوویانە لە لێدان بۆ گۆڵە یەکسان بوون 11 لێدانیان بۆ گۆڵە بوو. لیستەر سیتی دووە لی ڕاستەقینەی گۆڵی هەبوو مانچستەر یونایتد یەگەلی ڕاستەقینەیە بوو. بەرگریکارانی مانچستەر یونایتد دوو هێرشی لیستەر سیتیان بەرپەرزدایەوە بەڵام بەرگریکارانی لیستەر سیتی تەنیا یەک هێرشی مەترسیداریان بەرپەرزدایەوە. پاسی دروستیان 500 بۆ پاسی دروستیان 470 بووە. گەڕانەوەی بەرز 12 گەڕانەوەی بەرزیانە بۆ بەرگریکارانی مانچستەر یونایتد بەرگریکارانی لیستەر سیتی 23 گەڕانەوە. من ئەمەیە بۆچی ئەم خاڵەتەم ئاماژە پێکردووە ئەم فەقەرەیەخین. باز لەوە دەکرێت کە ڕاڵەفڕانجنی یەکێکە لە هەرە ڕاهێنەرە تاکتیکی وەرزشیەکە یەکێکە لە هەرە ڕاهێنەرانەی کە خاوەنی فەلسەفەی یاریکردنە کە لە ئەڵمانیا بە گەورەی زۆر بە گەورەی باسەکرێ زۆر بەوەی کە ئەتوانێت پلانەکانی ڕێخا لە یاریگایە تیپێکی خاوەن هێرش دروستکە وەکوی کە چاڤیکە وەکوی کە گواردیۆلایکە وەکوی کە کڵۆبیکە وەکوی کە تۆخێڵێکە وەکوی کە ناگلیزمانێکە وەکوی کە هانزفلێگەیکە یعنی ئاوا بەم شێوەیە توانێت کەرەسەکانی بەردەستی خۆی بجوڵێنێ. بەڵام ئەمە دەیسەلمێنێ پێمان نەخێوانیە. ئەگەر ڕاهێنەرێکی تەکتیکی بەو دامەزراوی کە باسەکرێت لە مەدرسەی تۆپی پێی ئەڵمانیا و بەو شێوەیە خاوەن تەکتیکی بناغی هێرش لە گۆڵچیەوە دەست پێ دەکات بۆ یاریزانان دەبینین زۆربەی زۆری ئەو مەحاولانەی مانچستەر یونایتد ئەو هەوڵانەی مانچستەر یونایتد لە یاری بەرامبەر لیستەر سیتیە یاوێتی بۆی بە گۆڵی لیستەر سیتی بگات تۆپە بەرزەکان بووە. تۆپە بەرزەکان بووە کە لەلایەن بەرگریکارانی لیستەر سیتیەوە وەڵام دراوەتەوە لەبەرەوە مانچستەر یونایتد بەم دۆخەی بە تەواوی کەوتە ناوچەی مەترسی سەرکەوتن بۆ چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و ئەوەی کە گرنگە بۆ مانچستەر یونایتد لەم کۆتایی یاریانەی لە پرێمەر لیگ یاری نێوان یاری ئێڤەرتۆنی ماوە یاری لیڤەرپۆڵی ماوە یاری ڕاستەخۆ لەگەڵ ئارسناڵ ماوە و یاری چێلسیش و یاری کریستال پاڵاسیشی ماوە کەوابەیە گەیشتنی مانچستەر یونایتد بۆ چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو هاوشێوەی خەونێکە خەونێکی بەدیناتوو بە ڕێژەیەکی زۆر مانچستەر یونایتد لە گەیشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بێیوا بوو و ئەوەشی لەم باسەوە ئەو ڕوژێ باسە گرنگەکەیە ئەو ڕکابەرایەتی کە دەکرێت لە نێوان ڕانجنیک و کریستیانو ڕۆناڵدۆ وەک باس دەکرێت لەلایەن میدیاکانی ئینگلتەراوە لە هەمان کاتە ئایا ڕۆناڵدۆ وەرزی داهاتوو لە چامپیۆنز لیگانە بێ لە مانچستەر یونایتد بەردەوام دەبێت یاخودنا ئەمەش خۆی پرسیارێکی گرنگە و کاکە سۆرانیش پێی وایە کە مانچستەر یونایتد دەچێت بۆ یۆرۆلیگ. کاگاکۆ ڕەسوڵ ئەڵێ مانچستەر یونایتد دەبێت ڕانەرێک نێنێ دەست لە کارەکانی وەرنەدات و پێگاتەکەشی نوێ بکاتەوە بە چەند یاریزانێک بە تایبەتی یەڵی بەرگری. کاگاکۆ ئەوە تۆ بەو کۆمنتە بەو سەرنجە وەرزشیە و کەدا و بەو شیکاریی کردێ براوەی خەڵاتی ئەمڕۆی لەلایەن پێشانگای سپۆرتچێکەوانێ کە وتمان خاوەنی یەکەم کۆمنتی شیکاری دەبێتە خاوەنی خەڵات بۆیە کاگاکۆ ڕەسوڵ دەبێتە براوەی خەڵاتی تایبەتی پێشانگای سپۆرتچێک کە سپۆنسەری سەرەکی بەرنامەکەی وەکو باسم کرد پاش نەگەیشتنی مانچستەر یونایتد بە چامپیۆنز لیگ ئەوەی کە دروست دەبێ ئەو پرسیارەی کە لای هەمووان دروست دەبێ مانەوەی ڕۆناڵدۆی لە مانچستەر یونایتد کە من بڕوا ناکەم ئەگەر مانچستەر یونایتد بەم ڕاهێنەرە و بەم دۆخەیەستەی بەردەوام بێت و وەرزی داهاتوو لە چامپیۆنز لیگیان نەبێت کریستیانو ڕۆناڵدۆ لەویانەیە بمێنێتەوە چونکە هەم ڕۆناڵدۆ ئێستا و کەسە خوازراوی ڕابردوونیە لە مانچستەر یونایتد و هەمیش مانچستەر یونایتد بەو شێوەی ڕابردوو لە خزمەتی کریستیانو ڕۆناڵدۆدانیە لەبەرەوە ڕەنگە بارودۆخەکە بۆ جۆرەی لێبێت کا کۆتایی وەرز جیابوونەوە بێت لە نێوان کریستیانو ڕۆناڵدۆ و هەروەها یانەی مانچستەر یونایتد. دەچمە سەر یاری خولی لیگەی ئیسپانی دەمەوێت لە سەرەتاوە بینەری یاری نێوان سێڵتا ڤیگۆ و ڕیال مەدرید بین لە یاری دوێنەیە کە پاش یاری کلاسیکۆوەک
سەرەتا یانەی سەڵتاڤیگۆ ڕکابەریکی بەهێز بوو بۆ یانەی ڕیال مەدرید واتی بۆ کۆرتوا جارێکی تر ئەستێری یەکەمی یاریەکە بوو جارێکی تر فریادڕەسیانی ڕیال مەدرید بوو وەک دەبینن سەرەتا ێرشبێرش وەڵامیەکیان دەدایەوە بەرگریکارانی سەڵتاڤیگۆ لە میارێدا بەلێشاو هەڵیان ئەنجامدا من ڕەنگە ئێستا زۆرێکتان بپرسن لەسەر حاڵەتە داوەریەکان منەگەرەوەی وەکو خوێندومە و ممارەسەشم کردووە کاری داوەری ینی ئەمانم ئەنجام داوە و بوارەکانی ناوبژوانیم لە فوتساڵیش و لە تۆپی پێی لە تۆپی یاریگای گەورەشا خوێندووە حاڵەتە داوەریەکان من پێم وایە بەجێ بێڵین بۆ حاڵەتە داوەریەکان لەبەرەوەی ناکرێ ئێمە لە هەموو شتێکتا پێرفێکت بین و لە هەموو شتێکار ئێمە قسەمان هەبێ ئەلێرە داوەستانێک مەوێ پاژەوەی کە ئەکرێتەوە ڤیدۆکە با بڕوە ڤیدۆکە با بڕاتەوان ئێمە ئاماژە بۆ بدەم حاڵەتە داوەریەکان ئێمە ئەتوانین قسێکی لەسەر بکەین بەڵام لە ڕاستیدا ئێمە پێرفێکت نینتیە ئێمە ناکرێت لەسرە مشتێ قسە بکەین بەس ئەوەی کە دەوترێت راپۆرتی ناوبژیوانەکان وە ئەوەی کە باز دەکرێت لە میدیاوە لەسەر ئەم سێ لەدانە سزایی کە بۆ ڕیال مەدرید دروست بوو تەنانەت باز لەوە دەکرێت یاگۆ ئەسپاس لێدوانیەوە دەبوایە لێدانی چوارەمیش بۆ ڕیال مەدرید دەژمار بکرایە کامەوەکو تعلیقدانێ بوو لە داوەری یارەکە ینی بەپی ئەوەی کە راپۆرتەکان باسیەکەن هەموو حاڵەتەکان ئاسایی بۆ هەمووی لێدانی سزا بوو بەڵام ڕەنگە هەنێکیان گومانی تێدا بێ بەڵامی ترەوە راپۆرتی داوەری ئیسپانیا و من نامەوێت هیچیشی لەبارەوە بڵێم کە ئەگەر سەرنجێکی کورتیش بێ لەبەرەوەی حاڵەتەکان تازە ژمارکراون و نابژیانیش بڕوایەوە بۆ کە لەدانی سزا دیقەت بدەن لێرەیە لە هێرشەی هەڵگەڕاوە کە لەسەر ڕیال مەدرید دروستە بێ یان لە گۆڵەکەی مانچستەر باسیەوەم کرد ئێستا پاژەوەی ڤیدۆکە دەڕوا ئەلێرە داوەستانێکمێ لەم کاتەیە کە ڕیال مەدرید بناغی هێرشی ڕێخستووە تۆپەکەی لێ وەردەگیرێ وەکوی چۆن یەکەم گۆڵی کلاسیکۆی لێ بەرهەمهاو کە تۆپەکەی ڕیال مەدرید بوو تۆپەکەیان لێ وەرگیرا بە پاساتێکی کورت هەموو یاریزانەکان کەوتنە هەڵەوە دیقەت بدەن لێرەیە ئیدەر میلیتاو شوێنی لەکوێە لە کاتێکا دوو هێرشبەری سێڵتاڤیگۆ چوونەتە ناو ناوچەی سزاوە لەو سەری شەونۆلی تۆ لەگەڵ فەرلانمێندیە ئەگەر دیقەت بدەن یانی یاگۆسپاسیش تۆپەکەی زۆر بە ئیسراحەت وەرگرتووە تەمەرکوزی یاریزانانی ڕیال مەدرید بەرگریکارەکانی ڕیال مەدرید لە جێی خۆی دانیە ئەگەرچی ئەم ساڵ میلیتا و ئالابا زۆرترین یاریان پێکەوە ئەنجام داوە لەو مەرکەزەیە بەڵام بۆشاییەکی زۆر لە نێوانیانە هەیە لە یاری کلاسیکۆ گۆڵ بە گۆڵ ئەختاعەکانم پێوتن کە بۆشایەکی زۆر لە نێوان دوو دڵی بەرگری دروست بوو ئەمە ڕوویدا ڕاستە فێرلانمێندی تا ڕادەیە کەمتر یاری لەگەڵا کردوون هەروە لوکاس ڤاسکێز بەڵام تەمەرکوزی گەڕانەوەی بەرگریکارانی ڕیال مەدرید و کاسمیرۆ لە ناوەندەوانێ بۆ هێرشی هەڵگەڕاوە لە ئێستادا وەکو پێویستنیە لەبەرەوە بێ ئەم خاڵە لەلایەنیانی ڕیال مەدرید و کارلۆ ئەنچیلۆتیەوە چارەسەر بکرێ و بێ ئەم هەڵانە سوودی لێوەربگیرێ چونکە ئەمە بازدانی لە یاری ڕیال مەدرید و چێلسیا قورس دەبێت لەبەری چێلسی تیپێکی اختصاسە بەوەی لە هێرش هەڵگەڕاوەکانەوە فەراغ لە نێو تیپی بەرامبەردا بدۆزێتانە لەبەرەوەمە کاریگەریی قورسی دەبێت بۆ ڕیال مەدرید دیقەت بدەن لێرەدا وەستانی ڤاسکێز ئەمە ئالابا تەنها لەگەڵ دو یاریزاندا ماوەتەوانێ و میلیتاو هێشتا نەگەیشتێتەوە بە تۆپەکە لە کاتێکدا هێرشەکە هێرشێکی بەو شێوە 100% نەبوو بۆ ڕیال مەدرید کە بڵێ گەڕانەوەی کردبێتەوە بۆ دەوە نەخێر تەنها تۆپێ لە ناوەندەوانێ قەتا بوو هێرشێکی سێڵتاڤیگۆی پێڕێکەوت ئەم بەرگریکار و ناوەندانی ڕیال مەدرید دیقەت بدەن کڕۆس و کاسمیرۆ مۆدریچیش یعنی سێریکە تەمەرکوزی هیچیان هەمویان تەرکیزیان لای تۆپەکەی بەبێ گرتنی یاریزان بۆ خێرانەگەڕانەوەیانە بۆ ئەو تۆپەی لە دەست دراوە خێرا بڕیارنەدانیانە بۆ وەرگرتنەوەی شوێنی گونجاو بۆی کە لە هێرشی تیپی ڕکابەر بە تەواوەتی تێبگەن لە کاتێکدا ڕیال مەدرید خۆی ماوەیەکی زۆر اختصاسی ئەمێر شەڵگەڕاوە نەبوو بەڵام لەو کاتانی هێرشیەتەوە سەر یاریزانەکانی فریان ناکەون تەمەرکوزی خۆیان وەرگرنەوەنێ ئەمەش بۆ چەندین یاریە باج بە ڕیال مەدرید دەدا با ڤیدۆکە بەردەوام بێت وەک دەبینن بەهۆی نەمانی ئەم تەختیەوانێ تۆپەکە زۆر بە ئاسانی دەڕوا ئاراستە دەکرێ و دەبینن نۆلیتۆ خۆی و گۆڵچی دەمێنێتەوە کاتە گۆڵێکی ئاسان بەردەم دێنێ ئەمە شوێنی میلیتا و کاسمیرۆیە کە هیچ پەیوەندیەکیان بە هێرشەکەەوە نەماوە و هیچ کاریگەریەکیان لە بەرگریکردنی ڕیال مەدریددا نەماوە
بەوەی کە بووە. ئەمە لێدانی سزای دووەم بوو کە لەسەر ڕۆدریگۆ گیرا بنزیمە لە دەستیدا. لێدانی سزای سێم زۆرترین گومانی دروست کردو بەوەی کە دەڵێن مێندی خۆی قاچی کێشاوە بەوە هیچ عەلاقە لەیشی نەبووە. ڕەنگە وابێ بەوەی ڤیدۆکە دەری دەخا وایە بێندی خۆی عەرقەلەکە دروست دەکات با ڤیدۆکە بەردەوام بێ بەڵام داوەر لە کۆتایە لێدانی سزای هەژمار کرد بەڵام ئەوەی کە بڵێ لێگەڕاوەتەوە بۆ ڤار بەڵێ ئاماژە بۆ دەکرێت کە لە ڤارەوە تەئیشیدی بۆ کراوەتەوانێت کە لێدانی سزایە و بەم شێوەیە لێدانە سزاکە بۆ ئەژمار کراوە و وەکو بینیتان ڕیال مەدرید لە میارێدا سەرکەوتنی تۆمار کرد بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک. ئەمە وەکو ڤیدۆ وەکو حاڵەتەکە بەڵام شتێکی گرنگە. ئەم سەرکەوتنەی ڕیال مەدرید گرنگترین سەرکەوتنە یەکێکە لە گرنگترین سەرکەوتنەکانی بردنەوەی نازناوی خولی ئیسپانی. سێەم گرنگترین سەرکەوتنی ڕیال مەدرید تۆمار کرا بۆ بردنەوەی نازناوی لالیگا بۆ لە دوای یاری هەڵبژاردەکان دایمەن یاریەکان بۆ یانەکان زەحمەتە. ڕیال مەدرید زەحمەتێکی تری لەسەر شانە بە شکستی یاری کلاسیکۆ بەشداری خولی ئیسپانی کردوتەوە کە بە 4 گۆڵ بەرامبەر بەرشلۆنە شکستی خواردەوە لە بارودۆخێکی قورسایە و شکستێکی تریشی ئامادە نەبوونی کارلۆ ئەنچیلۆتیە کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە ڕایەنەرەکەی لە میاریەشدا ئامادە نەبووە. یعنی لە کۆمەڵی حاڵەتی نەخوازراوانێ ڕیال مەدرید هاتووە بەشداری یاری سێلتا ڤیگۆی کردووە ئەوەی گرنگ بووە سێخاڵی یاریەکەی بەدەستێناوە. یعنی ڕەنگە بۆ هەنێ تیپ من لە یاری کلاسیکۆی باسیەوەم بۆ کردن چاوی دوای 4 گۆڵەکەش هێرشێک کێشەی تێکەوت لە بەرشەلۆنەیە چاوی ناڕازی بوو. ئەوم پێوتن کە چاوی کێشەی نییە لەوەی 4 گۆڵی هەیە کێشەی لەوە هەیە ئەم پلانی هێرشەی کە ڕێکی خستووە ئەم پلانی هێرشەی کە بنیادی ناوە پەچی کەوتووە لەلایەن یاریزانێکەوە کەم تەرخەمی تیاکراوە بۆیە تووڕە بوونیە لە یاریزانەکان بەڵام مەرج نییە هەموو تیپێ بەم ستایلە یاریکە و هەموو تیپێکیش بەم ستایلێک لیلی سەرکەوتن نادۆزێتەوە. تۆپی پێی ئیتالیا کە ئاوا بەرەو دوات و ئاوا نەکسەی مۆندیالیەتە دواوە لە 2010 سەر نەکەوتووە لە 2022 سەر نەکەوتووە ئەوەیە کە بیرکردنەوەی ئیتالەکان لە ساڵی 2010 گۆڕاوتیانە بێ ئێمە لەگەڵ تۆپی پێی ئەوروپایە پێش بکەوین ببین بە خاوەن تەکتیکێکی هێرشبەری سەرکەوتوو. ئەتوانی ئامانجی پێپیشی بەڵێەوە تا ماشینی ئامانجی پێکا یۆرۆی برد بەڵام لە کۆتاییە لە ڕەسەنایەتی خۆی تۆپی پێی ئیتالیلایە 2 مۆندیالگە نەگەشتە یاریەکانی مۆندیال کە ڕەسەنایەتی ئیتالیا لە پلانی بەرگریکردن و کاتۆناچۆە کە چۆن پلانی هێرشبەری و پرێسینگ و تیشی تاگا پلانە لە هەمان کاتە پلانی بەرگریش پلانە لە هەمان کاتەوەی ئەنچیلۆتیش پێی ڕەویەکە تەنها سەرکەوتنی یاریەکانە کە ئامانجی تیپ دەکات بە سەرکەوتن بە پێی حاڵەتی یاریەکان ئەمە شێوازێکی یاریکردنە تۆ ناکری هەموو تیپێک بەو ستایلی کە خۆ خوازیاریت بۆ بەرێتوانێ. ئەوەی بۆ ڕیال مەدرید گرنگ بوو ئەم سەرکەوتنە بوو سێم سەرکەوتنی گرنگی بۆ دەستەبەرکردنی نازناوی لالیگا بەدەستێنا. یاریەکانی ڕیال مەدرید کە ماوەوەی لە خولی ئیسپانی یعنی بۆ ڕکابەری بێ یاری ئیشبیلیە و یاری ئەتلێتیکۆ مەدریدی ماوە لە نێو یاریگای دەرەوەدا کە ئەم دوو یاریە ئەگەر بە یەکسانیش بێتە دەرەوانێ و ئەگەر شکستیش بێنێ بەڵام لە شەژارەکەی دیکەی دابراوە بێ ڕیال مەدرید براوەی خولی لیگەی ئیسپانیە. ئەگەر یەکسانبوون بێ باشتر واتە دەرفەتی یەکسانبوونی لە یاریشی دیکەشە هەر هەیە لەبەری لەگەڵ ڕکابەرە ڕاستەوخۆکانی نادۆڕێ. کەوابێ دووارەیەکەمەوە کە ڕیال مەدرید سێەم گرنگترین یاری ئەم وەرزەی لە سوودی خۆی تاوا کرد. ئەمڕۆ یاریی دیکەی گرنگ لە لالیگا هەیە گەر هاوڕێیانم بە گرافیک ئاماژەی پێ بدەن یاری نێوان ئیشبیلیە و بەرشەلۆنە کە بێگومان یارەکە کاژمێر دەی شەو ئەنجام درێت لە خولی لیگەی ئیسپانی کە ئەمەش یاری ڕکابەریکردنە بۆ گرتنی پلەی دووەم. ئەگەر بەرشەلۆنە میاریە بەرێتوانێ توانای وەرگرتنی پلەی دووەمی هەیە. ئێمە بیرمان نەچێ یانی ئیشبیلیە لە ڕکابەریدا یانی ئیشبیلیە دەیەوێت ئەمساڵ ڕکابەریشە ڕاستەقی نەبێ. ڕاستە جیاوازەکەی لەگەڵ ڕیال مەدریدا لە ئێستادا 12 خاڵە بەڵام دەرفەتیەوەی یەکەم کاتۆ بیکاتەوە بەنەو خەڵ بە حکومی ڕیال مەدرید یاریە زیاتری کردووە. یارێکە لە نێو یاریگای کامنەوە ئەنجام دەدرێت. بە هەموو خوێندنەوە و پێوەرێک بەرشەلۆنە ئامادەیە بۆ تۆمارکردنی سەرکەوتنێکی دیکە لە خولی لیگەی ئیسپانی. تیپەکەی چاوی جارێکی تر ئامادەن بۆی لە ڕکابەرە ڕاستەوخۆکانیان بەرناوانێت بێگومان چاوی لە ئەتلێتیکۆ مەدریدی بردەوانێت کە ئەمە خۆی سەرکەوتنێکی زۆر گرنگ بوو
کە لەوێەوە ڕکابەری پلەی چوارەمی دەست پێ کرد و دواتراتە پلەی سێم و ئێسەش چاوی لەبەردەمەوە ڕکابەریە کە ڕکابەری بۆ پلەی دووەمیش بجێڕێتەوە بە بردنەوەی لایەنی ئیشبیلیا و پێشتریش بیرمان نەچێت لە ڕیال مەدریدی بردوتەوە. بەڵام پرسیارێک لێرەدا دێتە ئاراوە، ئایا بەرشەلۆنە دەتوانێت ئەم شەو بەرامبەر ئیشبیلیا بامان شەو یاریەکانی ڕابردوو یاری بکە؟ من پێم وایە گەڕانەوەی یاریزانەکان لە ئەرکە نیشتیمانیەکان تۆزێ بۆ میاری ئەرکی بەرشەلۆنە قورسەکە، واتە مەرج نییە بەرشەلۆنە بە ئاستی یاری کلاسیکۆ دەرکەوێت. ئەوەی لە کلاسیکۆیە پێشکەشی کرد ئەو پاسات و ناوازەیە پێی دەرکەوتن یاریزانەکانی بەرشلۆنە مەرج نییە لەم یاریەدا پێی دەرکەون. و لە هەمان کادا ئەم جارە چاوی ڕۆبەڕووی ڕانەرێک دەبێتەوە جولیان لۆپیتیجی کە بە هەمان ستایل یاری دەکات کە شێوازێکی یەکجار نزیکە لەو شێوازەی کە بەرشۆنە پەیڕەوی دەکات. لەبەرەوە توانای جەستەی یاریزانان ئەم شەوەک پێویست نابێەوە ئەو لێک دابڕانە 10 ڕۆژە 12 ڕۆژیە کاریگەری ئەبێ لەسەر یارەکە. من پێم وانیە بەرشەلۆنە بتوانێت بە هەمان ستایلی یارەکەی ڕیال مەدرید بەرامبەر بە ئیشبیلیا دەرکەوێتانێ. لەبەرەوە چاوەڕێی یارێکی بێز دەکرێت لە نێوان هەردوویانە. بیریشمان نەچێ ئەنجامی یەکسانبوون لەم یاریە لە سوودی تەواوی ڕیال مەدرید دەبێ و هەنگاوێکی دیکە ڕیال مەدرید لە بردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانی نزیک دەبێتەوە. بردنەوەی بەرشەلۆنە ڕکابەرێکی زۆر دەکات بۆ گرتنی پلەی دووەم کە ئەمەش خۆی لە خۆیدا لە کۆتای وەرز دەبێتەوە دەستکەوت بۆ چاڤ هێرناندێزی ڕانەر، چونکە بیرمان نەچێت چاوی کاتیاتە بەرشلۆنە لە تیپەکانی دووە بوو، بەڵام هێنایەوە ڕکابەری یۆرۆلیگ، هێنایەوە ڕکابەری بۆ گرتنی پلەی سێم و ئێستا هەوڵ دەدا بۆ گرتنی پلەی دووەم. تاکە نەقسێکی چاویەوەی کە لە سەرەتای وەرزەکە لە چامپیۆنز لیگ ماڵاوایان کرد، هەر ئەمە لەسەر چاوی ئەوەی بوو لەسەر لۆپیتیجیش پێویستە سێ یاری ئیشبیلیا لە خولی لیگەی ئیسپانیا سەرکەوتن نایەنێ. ئیشبیلیا لە چامپیۆنز لیگا ماڵاوایی کرد، ینی ئەنجامەکانی وەکو پێویست نییە. لە یۆرۆلیگا ماڵاوایی کردو لەسەر حسابی وەستام کەوابێ جولیان لۆپیتیجیوانی ئیشبیلیا تەنها خولی لیگەی ئیسپانیان بەدەستەوە ماوە و ئەم ڕکابەریە بۆ ئیشبیلیاش پێویستەکە کە بەردەوامی پێبدا لەگەڵ ڕیال مەدرید، چونکە ئیشبیلیا براوەیە میارێ بێ جیاوازی خاڵەکانی لەگەڵ ڕیال مەدرید وەکو خۆی دەمێنێتەوە لە بەرەو مەیاری لوتکەی ئەم شەو دەبێت. بیریشمان نەچێت لە ئیتالیاش کاگرێبار قادر ئەڵێ بەرشلۆنە ئەم ساڵ تەنها سەرکەوتنێتی ڕاستەوخۆی بۆ چەمپیۆنزی وەرزی داهاتوو، بەڵێ کاگرێبار بێگومانەوە ئامانجی سەرەکی بەرشلۆنەوە لە کۆتایشدا دەبێتەوە دەستکەوت. کاک ئێسجیلڤێر ئەڵێ بەلێ گرنگ سێ خاڵەکەی بە سێ لە دانی سزاتۆ تێناگەمەگەر ڕاستی بڵێ چرۆدا بڵێ ناوژیوان غەدری لە سەلتاڤیگۆ کرد ڕیال دەربردیەوە بە یارمەتی ناوژیوان. من پێم وتی براکەم وەکەوەی کە بڵێم غەدر ناکە یا ئەو داوەرە لێدانی سزا بوو ئەڵێم حاڵەتەکان شارەزایمەیە بەس من پێرفێکت نیمتیە خوێندومەتیا بەس من پێرفێکت نیمتیا لەبەرەوە ڕێگە بە خۆم نادەم. ینی خۆم هەڵا خەڵەتێن دانیشم بڵێمەوە پەنارتی و پەنارتینە ئەتوانم تەوەقوعی خۆم بدەم. من پێ دەڵێم لێدانی سێم تەوەقوعی منی لەسەر بێ من دەڵێم پەنارتی نییە، بەڵام ناتوانم بڵێم ئەوە داوەر غەڵەتی کرد لەوێ کە پەنارتی نییە، بەڵام ئەوانەی تر بە تەوەقوعی من پەنارتی بووە، بەس دانەی سێم بە تەوەقوعی من پەنارتی نییە، بەس داوەر کە ژماری کردووە ناتوانم پێی بڵێم غەڵەتە، چونکە لەو بڕیا لەو کاتەیە ئەو ناوژیوانەی کە یاریە بەڕێوە باو ئەو حاڵەتە بینی و هەڵسەنگاندنی بۆکە ئەو کاتە بۆ قەرارەکەی گرنگە. من لە دوورەوە دانیشتم پاڵماوەتەوە سێری یاریەکەم بە ئیسراحەت ناتوانم بە هاوشێوەی ئەو قەرارە بدەم کە هەیە. ئەگنا ئەمە تەوەقوعی منە، تەوەقوع جیاوازە، ئەوەش بابەتێکی ترە. دەچمە سەر گرافیکی تایبەت بە یارەکانی خولی ئیتالیا ئەمڕۆژ دوو یاری گرنگ دەبێت بەشی کۆتایی تەرخان دەکەم بۆ یارەکانی خولی یانەکانی ئیتالیا کە یاری نێوان ئەتلەنتا و ناپۆلی و هەروایە یاری نێوان یۆڤانتۆس و یاری نێوان یۆڤانتۆس و ئەنتەر میلانیش کە یەکێکی تر دەبێت لە یاریەکان. تا گرافیکەکە ئامادە دەبێت دەمەوێت ئەگەر کۆمنتێکی تیابێ بیخوێنینەوە. ئیشبیلیا پێکانی زۆرە کاکسەرمەت ئەویش خاڵێکی گرنگە بۆ بەرشۆنە، بەڵێ بێگومان ئەوەش خاڵێکی گرنگ دەبێت ئیستیغلالی بکە. بە تایبەتی من پێم وتی یاری دوای وەستان یاریە نێودەوڵەتەکان دایم قورسە بۆ تیپەکان دوێنە کڵۆب ئاماژەی بۆ کرد، نووسیبووی باسی لەوە کرد کەوتی پاش 12 ڕۆژ دابڕانیان لایەنەکان زۆر قورسە تۆ بتانی ئەو ئاسو ئەدای ئەتەوێت بە یاریزانەکانە پێشکەشیکەی لە یەکەم یاری گەڕانەوەدا.
زۆر باشە دویاری گرنگی ئەمڕۆ یاری نێوان ئەتلانتا و ناپۆلی هەروە یاری نێوان یۆڤانتۆس و ئینتەرمیلانە کە ئەمە یەکێکن لە دویارە گرنگەکان من ئەمەوێت لەسەر ڕکابەری خولی ئیتالیەوەتان پێ بدەڵم ناپۆلی کە ئێستا 3 خاڵ لە دوای میلانەوەیە ناپۆلی ئەم 3 هەفتەیە 3 یاری یەجگار گرنگیە بۆی کە لە ڕکابەری خولی ئیتالی بەردەوامێت ئەگەر بێت و لەم 3 یاری داهاتووی ناپۆلی سەرکەوتن تۆمار بکات ئەوە بە ڕێژەیەکی زۆر ئەم وەرزە ناپۆلی تا دواساد ڕکابەری لە بردنەوەی نازناوی خولیانەکانی ئیتالیا دەکات بەڵام ئەم 3 تاقیکردنەوە بۆ ناپۆلی یەکجار زۆر گرنگە کە یەکەمیان ڕوبەڕووبوونەوەی ئەتلانتایە کە ئەتلانتایەکێکە لەو ڕکابرانی دەوێت بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهات و بیرمان نەچێت سەر ڕکابێکی سەخت لە ئیتالیا لە نێوان میلان ناپۆلی ئینتەر یوڤە ئەتلانتا بۆی کە 4 تیپیان بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهات و 5 تیپە ڕکابێکی سەخت دەکەن یاریکی زەحمەت لە بەرگامۆ چاوەڕێی ناپۆلی و کوڕانی سپالەتی دەکات بەڵام ناپۆلی ئەم سیاری داهاتووی کە ڕوبەڕووبوونەوەی ئەتلانتایە فیۆرنتینە دواتر لە نێو یاریگای خۆی دواتریش ڕۆمایە لە دەرەوە یاریگای خۆی لەم سیاریەوە سپالەتی ئەگەر بێت و سەرکەوتن بۆ تیپەکەی بەرهەم بێنێت ئەوە بەڵێ ناپۆلی لە ڕکابەریکردنی ڕاستەوخۆی خولیانەکانی ئیتالیا دەمێنێت لە بەری بیرمان نەچێ یارەکانی خولی ئیتالی تەنها 8 هەفتەی ماوە کۆتایی بێت جگە لە ئینتەرمیلان کە 9 یاری ماوە واتە ئەم سیاری داهاتووی لە سەریەک بۆ ناپۆلی یاری چێجگار گرنگە ئەگەر ناپۆلی لە سەرکەوتن بەردەوام بێتەوە لە ڕکابەریکردنی خولی ئیتالی بەردەوامە بێت بە پێچەوانەوە شکستێک یاخود دوو شکستی ناپۆلی لەم یاریانەدا بە ڕێژەیەکی زۆر دووری دەخاتەوە لە ڕکابەری خولی ئیتالی چونکە بیرمان نەچێ تا ڕادێک یاری میلان لەم یاری و یاریدا تووشی تا ڕادێک ئاسانە کە لەم هەفتەیەدا میوانداری بۆڵۆنیا دەکات و ئەوەشی گرنگە بۆ ئەتلانتا لەم یاریەدا هەموو هەوڵێکی بۆ سەرکەوتنە چونکە ئەتلانتاش یەکێکە لەو تیپانەی کە دەوێت ڕکابەری بکات بۆ گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و پێویستێکی زۆری بە سەرکەوتنە لەم یاریەدا ڕوبەڕووبوونەوەی تایبەتمەند ڕوبەڕووبوونەوەی نێوان یۆڤانتۆس و ئینتەرمیلانە لە دێربی ئیتالیا ئەم یاریە زۆر گرنگە بۆ هەردوویانە بە تایبەتی ئینتەرمیلان بۆ دووبارە گەڕانەوەی بۆ نێو ململانەی خولی ئیتالی ئینتەرمیلان لە 6 هەفتەی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو لە ڕکابەرێکە هاتۆتە دووە ئەگەر بێت و سەرکەوتنی لە 6 هەفتەی ڕابردووە بۆ ئینتەرمیلان ئێستا بە ڕێژەیەکی زۆر لە بردی نازناوەکە نزیک بۆ بەڵام ئەنجامەکانی داڕوخات لەبەرەوە سیمۆنی ئینزاگی پێویستە لەسەری کاردانەوەی بەرامبەر یوڤی لە دەربی ئیتالیا دەستەبەر بکات ئەگەر بێت و ئینتەر یاری یوڤەش بدۆڕێنێت بەخاڵ لە ڕیزبەندیش دوای یوڤە دەکەوێت ڕاستە یاریی دواخرای ماوە بەرامبەر بە بۆڵۆنیا کەوابێ سەرکەوتنی ئینتەرمیلان لەم یارەدا هێڵی سوورە بۆ تیپەکەی سیمۆنیک ئەبێ بیبەزێنێ شکستیان هێڵی سوورە نابێ بەی شێوەیە شکست بێنن چونکە لە ڕکابەری خولی ئیتالی دەچنە دەرەوە تەنانەت ڕکابەریکردنی گەشتنیان بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتووش دەکەوێتە مەترسیەوانە کە ئەمە بارودۆخێکی نەخوازراوە بەسەر ئینتەرمیلانە لە پاش ساڵی نوێ بەسەری داهاو کە ئەنجامەکانی وەکو پێویست نییە لەم چەند یاریە ڕابردوودا و یۆڤانتۆسیش بە ڕێژەیەکی زۆر ینی گەشتۆتە بارودۆخێکی یاسایی خۆی کە ئەتوانم بڵێم یۆڤانتۆس ڕۆما لە نێو خولی ئیتالی ئەو دویاریە قورسە کەماوێتی بۆ ڕکابەریکردن یارینەوان یوڤە ئەم یاریەیە و ڕۆماوەیشی بۆ یوڤی ماوە ئەم یاریە گەر سەرکەوتوو بێتیایە یۆڤانتۆس دوور نییە بۆ ڕکابەریکردنی نازناوی خولی ئیتالیش بگەڕێتەوە یۆڤانتۆس دوور نییە بە شێوێکی بەهێز بێتە نێو ململانەی ڕکابەریکردنی خولی ئیتالی لەبەرەوە یارەکانی ئەمڕۆ بە چێژ دەبن جارێکی تر ئەمێ دووبارەی بکەمەوە کاگاوکۆ ڕەسۆڵ براوەی خەڵاتی تایبەتی ئەمڕۆ بوو لە گەشتی شیکاری وەرزشی ئەمانە تەور و باسی ئەمڕۆ بوو کە بۆم باسکردن بەرنامەی شیکاری وەرزشی لێرەدا بە سپۆنسەری سەرەکی سپۆرتچێک کۆتایی دێت تاڵقەکانی داهاتووە تا سپەی بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە
ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.